بینەرانی بەڕێزم کاتتان باش بەخێر بێنەوە بەرنامەیەکی نوێ لە هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی. ئەم بەرنامەیە کۆمەڵێک پزیشکی پسپۆر ژمارەی پزیشکی پسپۆر ئامادەنتیایە، کۆمەڵێک زانیاری زۆر نوێ زۆر تازە و کۆمەڵێک داتای تازە و کۆمەڵێک تێڕوانینی تازە گفتوگۆی لەسەر ئەکرێت کە لەوانەیە کەم تا زۆر لە سوشال میدیا یاخود لە ناو کۆمەلگایە بیبیستینەوە، بەڵام بە شێوە پزیشکیەکەی و بە شێوە زانستیەکەی شەنوکەوی ئەکەین. ئەمڕۆ بەڕێز دکتۆرە شلێر فائق بەڕێوبەری گشتی نەخۆشخانەی مناڵبوون لەگەڵمان ئامادەیە. بەخێربەی دکتۆرە. دکتۆر کۆتەر عومەر پزیشکی پسپۆڕی مناڵان و تازە لەدایک بوو لەگەڵمانە. بەخێربەی دکتۆر. دکتۆرە نەشمیل پزیشکی پسپۆڕی باری دەرونی. بەخێربەی دکتۆرەکە. بەخێربیان سەرچاو. دکتۆرە سەرەتا لە دکتۆرە شلێرەوە پرسیارێکی ڕاستەوخۆ لەم دوایانەدا لە سۆشال میدیا زۆر باس لە هاوسەرگیری پیاوێکی بەتەمان و کچێکی 14 ساڵ کرا. واتە مەسلەی هاوسەرگیری پێشوەخت مەسلەیەکی ترسناکەوە ئامارەکان پێمان ئەڵەن کە لە دوای دەستپێکردنی هاتنی کۆڤید-19 بۆ هەرێمی کوردستان و کەرەنتینە دەستپێکردن هەندێک لە مناڵان ناچارکراون بە هاوسەرگیری و بە تایبەتی لە ناوچە ئەو ناوچانەی کە ئاوارە یاخود پەنابەری تێدایە. مەسلەی هاوسەرگیری پێشوەخت ئایا توندوتیژیە؟ بەڵێ زۆر سوپاس هاناخان بۆ ئەو دەرفەتەی کە بۆ دروستکردین بۆی لەم بەرنامەیە بەشداری بین. بەس پێش هەموو شتێ ئەمەوێ بینەران دڵنیاکەم لەوەی کە ئێمە هەرسێکمان وەکو پزیشک تێستی کۆرۆنامان کردووە نێگەتیڤین، بۆیە بەم شێوەیە دانیشتین و بەبێ ماسک، ینی ڕێپێران نییە کە پزیشک بەبێ ماسک قسە بکایە تەواجدی هەبێت. لە ڕاستیە توندوتیژی هاوسەرگیری پێشوەخت هەژمار ئەکرێ بە یەکێک لە ڕێکانی توندوتیژی بەرامبەر بە کچان یا بە ئافرەتان. بۆیە دەرەنجامەکانی ئێمە من وەکو پزیشکێکی ژنان و مناڵبوون و ئەوەی کە ئەیبینم لە نەخۆشخانەی مناڵبوون کە ڕۆژانە بەڕەنگاری ئەو نوع کەیسانە بینۆیە نەخۆشخانەکە کە ئەیان بینین، دەرەنجامی زۆر خراپن لەوانەیە هەندێکی لە ئێستا دەرەکەوێت. باباسی ئەوە بکەین کە کچێکی گەنجی مناڵ کە تازە عمری 14 ساڵەیە 15 ساڵە هاوسەرگیری ئەکات، ئیتر بەخواستی خۆی بێت بەخواستی خۆی نەبێت، بە بۆنەی زەختێکی کۆمەڵایەتی بێ کە ئەیکات، ئەو نەوعە هاوسەرگیریە بێگومان بۆ کچێک کە لە کۆمەلگایەکی وایە لە لێڤڵێکی بۆ شێوەیە بژی ئەکید بە تەکید زۆر هینی بڵین ڕۆشنبیری تەندروستی لەگەڵانیە. ئەگەر هاتوو کچەکە شوو بکە و مۆزوعی سکپڕبوون و مناڵبوونی تەجیل بکە بە هەر شێوەیە، بەڵام بەداخەوە لەگەڵ شوکردنیا یەکسەر سکپڕبوون ڕوئەیە کە خۆی بۆ خۆی کچێک لە تەمەنێکی وایە لە ڕووی جەستەییەوە، نە لە ڕووی جەستەییەوە، نە لە ڕووی دەرونیەوە، نە لە ڕووی هەڵسوکەوت و هەست و نەستەکانیەوە، نە لە ڕووی هۆرمۆنات و ڕژێنە گلاندەکانیەوە هێشتا پێنەگەیشتووە. بۆیە تۆ وەکو ئەوایە کە ئەرزێک هێشتا خۆی پێنەگەیشتووە شتێکی لەسەر ئەڕوێنی، مناڵێک کە هێشتا خۆی پێویستی بەوە هەیە کە نەشونمای جەستەیی بکات، نەشونمای سایکۆلۆجی بکات، هەڵسوکەوتی بەو شێوەیە بێ کە نازج ببێ پێگەیشتوو بێت، ئەیهێنیت ئەیرێ بەشوو سکیپڕ ئەبێت بۆ خۆی سکپڕبوونەکە بۆ ئەو مەوزوعێکی زۆر ترسناکە، چونکە هیچ بنەمایەکی ڕۆشنبیری نییە، ڕۆشنبیری تەندروستی نییە، نازانێت سکپڕبوون یعنی چی، نازانێت چۆن ئیحتیمام با بەخۆی، لەوانەیە هێشتا لە مەرحەلەیەکە ئیحتیمام بە خواردنی نایە، بۆی ئەو کۆرپلەی کە دروستە بێ لە لەشیا بە تەکید هەزارها گیرروگرفتی تەندروستی بۆ دروستە بێ، جگە لەوەی خۆی کە پێنەگەیشتووە جەستەی پێنەگەیشتووە، هەندێک نەخۆشی درێژخایەن هەیە کە لە وەختی سکپڕیا ژنان و کچان تووشی ئەبن. ئەو نەخۆشیە درێژخایەنە وەکو ئەوی چاوەڕوانمان کردو، وەکو ئەوی بینیومانە ملاحەزەمان کردووە، خۆی لە کتێبێکی شاهەیە و ئەمە عیلمە، نەخۆشیە درێژخایەنەکان بە تایبەتی فشاری خوێن لەگەڵ دروستبوونی پەرکەم لە وەختی سکپڕیا بە بۆنەی فشاری خوێن و بەرزبوونەوەی فشاری خوێن، یان هەندێ نەخۆشی خوێن هەیە بێخوێنی، ئەمانە لەو کچانە زۆرن کە پێشوەخت هاوسەرگیری ئەەکەن. ئەمە لە کاتی سکپڕیەکەیە جگە لەوەی کە
بیر لەوە ناکاتەوە کە بچێت یا ئەو کەسانی کە هێناویانە لەبەرەوەی مناڵە و گەنجە و لەبەر ئەوەی احتیمامێکی نایڵن بچێتە دەرەوە لەو چکە لەو تەمەنی باڵق بوونایە نایڵن بە ئیسراحەتی خۆی بچێتە دەرەوە بچێ بۆ نەخۆشخانەکان بۆ بنکەکان وەکو بنکەی چاودێری دووگیانی چاودێری بکرێت هەندێک تستی بۆ بکرێت بۆی بزانین ئایا ژۆری وەزعی خوێنی چۆنە یا وەزعی بەگشتی مناڵەکەی و خۆی چۆنە ئەمە بەم شێوەیە ئەڕوا حملەکەی دواییەتە سەر مناڵبوون بۆ خۆی پرۆسەیەکی زۆر ترسناکە بە نسبەت یەکێکەوە کە هیچ ئامادەیەکی کووتمان نەجەستەی نەدەرونی هەیە بە تایبەتی دەرونیەکە. ئێمە چەند ساڵی ڕابردوو لە سلەیمانیە با باسی سلەیمانی بکەم باسی بەگشتی هەرێمیش ناکەم و عێراقیش ناکەم باسی سلەیمانی بە تایبەتیەکەن چکە ئێمە فیگەرەکان لە سلەیمانی زۆر بەدوایە ئەڕۆین داتاکان ڕێژەی مناڵبوون بە نەشتەرگەری زۆر زیادی کردووە کە ئەمە بۆ خۆی ئیندیکەیتەرێکی زۆر خراپە لە شارێکە کە ڕێژەی مناڵبوون بگاتە ئەوەی کە لە مناڵبوون بە نەشتەرگەری زیاتر بێ لە سروشتی ساڵی پار ئێمە بە دوواداچوونێکی زۆرمان بۆ کرد بۆ ئەم کێشەیە سیرمان کرد ئەو کەسانی کە مناڵیانە بێت بە نەشتەرگەری بە زۆری تینەیجەرەکانن ئەوانن کە پێش وەخت کە پێش باڵق بوون هاوسەرگیریان کردو و مناڵیانە بێ هۆکارە سەرەکەی کەشی ئەگەڕێتەوە بۆ ترسی ئەو مناڵانە ئەو کچانە لە مناڵ بوون بۆیە اختیاری ئەو ئەکا کە بچێتە نەخۆشخانەیەک پارە بات لە پێناوی ئەوەی کە مناڵەکەی بە نەشتەرگەری بێ جگەلەوە بۆ خۆی ئێمە هەتا لە نەخۆشخانەی مناڵبوونیش ئەگەر ئیلحاح لەو کەسە بکەین کە بە سروشتی مناڵی بێ لەبەرەوەی لە ڕووی جەستەییەوە پێ نەگەیشتووە حوزی هێشتا ئامادەی ئەوەی نییە کە بەو شێوەیە مناڵەکە بێتە خوارەوە بەناو لەشیا بۆیە ئەوانە زۆر دووچاری نەشتەرگەری ئەبن لە لای ئێمەش. دکتۆرە ئێمەوەلات دکتۆرە نەشمیل دکتۆر شلێر تاکیدی لەوە کردەوە کە لە ڕووی تەندروستی و دەرونیشەوە ئەو کچانە ئامادەنین واتە خوار 18 ساڵ هاوسەرگیری پێشوەخت لە ڕووی دەرونیەوە ئەو هەست و نەستانە چۆنە ئەو ئیمۆشنەڵانە چۆنەکە کچێک هەڵگرێتی کاتێک هاوسەرگیریەکە و هاوسەرگیریەکەشی پێشوەختە. من بۆ هاوسەرگیری پێشوەخت هەمیشە یەکشت ئەڵێم ئەگەر چکە من نمونەیەکە هێنمەوە پێش ئەوەی شەرحیکەم زۆر جار ئەو پرسیارەم لێکرێ هەنێک کچی گەنجان خۆیان زۆر لە دایک و باوکیانەکەن زەواج بکەن و هاوسەرگیریەکەکەن پێش تەمەنی 18 ساڵی یا خۆیان بە دڵیانە یا خۆیان پێیان خۆشە من دایمەن ئەڵم لێرەشە هەر ئەمە بە زۆرە ئەگەر خۆشی پێی خۆش بێ هەر بە هاوسەرگیری بە زۆردا ئەندێت و هەر دایک و باوکی ئەو کچە تاوانبارن لەوەی کە ئەم کچە ئەکەنە ئەم دۆخەوە لەبەرەوەی مرۆڤ کاتێکە پێ ئەگا گەر کچ بێ ئەگەر کوڕ بێ لە تەمەنی مراهقەوە لە تەمەنی هەرزەکاریەوە لە زۆر شتەوە بەرەو پێگەیشتن ئەڕوات چونکە دۆخێکە کە مرۆڤ بەرەو باڵغ بوون ئەڕوا بەرەو گەشەکردنێکی تاوەتی ئەڕوات لەبەرەوە لەوانێت پەلەکانی درێژ بێت باڵای بەرز بێت ئەندامە زاوزێک دۆمەکانی ئەوەی کە بەجەستەوە دیارە گەشە ئەکەن لەوانێ شێوەی تا حەدێک وەکو گەورەیەک دەرکێ بەڵام لە ڕووی مێشکەوانێ بەشانەی مێشک گەشە ئەکە کە ئەفەویە باشە ئەو بەشی پێشەوەی مێشکە لە دوای ناوچەوانەوەیە کە پێیوەستە بە بیرکردنەوەی ورد کە پێویستە بیرکردنەوەی واقعی بە بڕیاردان بە تێگەیشتنی ورد بۆ شتەکان ئەم بەشە لە دوای تەمەنی 18 ساڵەوە تەواوەتی پێ ئەگات کەواتە ئەگەر گەنجێک زۆر ئیسڵاری کرد لەسەر شتێک هێشتا کە نەگەیشتۆ بۆ بارەی کە بە تەواوەتی بیرکردنەوەی کی وردی هەبێ بۆ شتێک و دەرئەنجامەکانی بزانێ من کە زۆر لێدوانەکەم لەگەڵ یان حاڵەت ئەبینم کە حاڵەتی هاوسەرگیری پێشوەختی هەبووە ئەڵێ یعنی یەکێ لە نمونونەکان کە بیرم ناچێتەوەتی من بۆ عەزری گەدەل و پێشوم کرد عەزریەکی سپی جوان بۆ حەزمە کرد لە بەریکەم یعنی ئەو شتانەیە یعنی زۆر کەستێ دەرەنجامەکان نازان زۆر کچی گەنج هێوازانێ شوکردنەوەی عەزێکی سپی لەبەر کاکە وعدی کۆمەڵی ئاڵتونی زۆری پێێن کە بە دڵنیایی بۆشی ناکەن دواتر یان دوای ئیفرۆشنەوە نەختێک ئاڵتونی بۆکەن و پیاوەکە سارێکی هەیە ئیگەڕێنێت هەرەوە نەزەواج حاڵەتمان هەیە لەماکە هات بێتە لای جەنابەت باس لەوە بکات کە لە دوای هاوسەرگیری و هاوسەرگیریەکەی پێشوەخت بوو بێت لە دوای هاوسەرگیری ئەو پەیمانانی پێیان ناوە یاخود ئەو ژیانەی کە چاوەڕێی کردووانە بووە بە دڵنیایەوە حاڵەتی وا زۆرە
نمونەیەک و دوان نییە زۆربەی نمونونەکان بەو شێوەیە کۆتایی کچێکی گەنجە بە کۆمەڵێک نمونە دوایە ئەو کوڕێک ئەشیەنێت ئەگەر یا لە تەمەنا لەوانەیە پیاوێکی زۆر گەورە بێ لەوانەیە کوڕێکی گەنج بێکە هیچ ئیشوکارێکی نەبێت بە دڵنیایی توانایی ئەو شتانە بەدی بێنێ لەوانەیە مێردەکەشی مناڵکار وێ هەنێک جار نەزانێت ئەرکی هاوسەرگیرێکی خۆی بەدەست بنێ جاری وا بۆ ژن و مێرد هاتوونەتە بەردەم لەگەڵ ڕێزماکە زۆر مناڵ بوون ینی هەستم کتۆڵی ماڵە باجێنەیە شەڕەدەم و ئینیان کردو عینیان زانیوە حیوارێکی قوڵیش بکەن نیان زانیوە حیوارێک بە شوێ بکەن کە لە سەر شتەکان مناقەشەیەکی ئەقلانی بکەن. ڕاستە دکتۆرە ئێمە وڵات لە پێش هاوسەرگیری وە لە دوای هاوسەرگیری ئەو هەست و نەستانی کچان چۆنە دکتۆر کۆچەر ئێمە باسمان لە دایکان و باوکانی گەنج کرد دکتۆرە تاکیدی لەوە کردەوە کە بەشێک لە باوکەکانیش گەنجن یاخود تەمەنێکی مناڵیان هەیە ئەم دایک و باوکە گەنجانە کە مناڵیان هەیە و زۆر جار مناڵەکانیان یەنە لای تۆ ئەو مناڵانی کێنە لای تۆ ئایا بەس تەنها کێشەی تەندروستیان هەیە؟ سەرەتا سڵاوڕێزم بۆ جەناب و بینرانی بەڕێز و بۆ هەردوو پزیشکانی بەڕێز کە پێکۆ ئەم دیوەی تەمان ساز کردووە بە هیوای کە بتوانین ئاشتی بگەڕێنەوە بۆ نێو خێزانەکان ئەگەر بە چەند وشەیەکیش بێ ڕاستی تونند و تیژی هەروکو لە ستۆدیۆکەتان نووسراوە نابە تونند و تیژی بەڕێی من هەمیشە و دوو چەمکە پێویستە بێکەوە بن دایک و مناڵ واتە هەر کاتێک دایک یاخود ئافرەت تونند و تیژی بەرامبەر بکرێت یەکێکتر لەوانی کە لە پشتۆ باجی ئەم تونتوێژە مناڵەکانە یان زۆر جاروکو کاینێکی فەرامۆش کراو مامەڵی لەگەڵاکرێت لەم هەڵا ئیعلامیانە کە قسەی لەسەرکە بەڕاستی پێویستە هەردوو چەمکەکە بێکۆ بن هەردوو توخمەکە بێکەوە مامەڵی لەگەڵ کرێتچکۆ وەکو یەک باجەدن بەڕاستی لە نێو خۆزانە زۆر نمونی زین و هەیە لەو بابەتە بەس حەزم کرد سەرەتا بە خاڵک دەست پێ بکەم یەکی لەو شتانی کە لە نێو کتێبی تێکستی مناڵانە یاخود لەو کتێبە زانستیانی کە لەسەر مناڵان باسەکرێت باسی گەشەی مناڵەکە گەشەی تەندروستی فسیۆلۆژی مناڵ کە گەشەی باڵایە عەقڵە با بڵێن زیابوونی کێشە کۆمەڵێک زیابوونی تری فسیۆلۆژی مناڵە ئەمانە هەر هەمووی یەکی لە هۆکارەکانی توندوتیژی یاخود گرفتی خێزانی ناو ماڵە کە وا لە مناڵەکە دواکەوێت لەو بوارەیە جاران ئەمە لە تێکستا بە شێوەیەکی جوزئی هەروکو ئاماژەیەک باسەکرا بەڵام ئێستا خەریکە بێتە چۆمڕێ ئەبێتە ڕێژەی بەرز ڕۆژ بە ڕۆژ ئەم ڕێژە زیاکە چ لە ئەوروپا چ لە وڵاتانی ئەو مناڵانەی کە درەنگ گەشە ئەکەن یاخود گەشەکردن و تەمەنیان هاواتای یەک نییە هاوتای یەک نییە تۆ پێت وایە کە ئەمە حاڵەتێکی دەرونی لە پشتەوە بێ؟ بەڵێ جاران ئەمان و هۆکارێکی لە هۆکارە کەمەکان یاخود دەگمەنەکان ئەوێ ڕەنگە توندوتیژی خێزانی لەو ماڵە هەوێ بەڵام ئێستا بۆتە هۆکارێکی سەرەکی یعنی بەپی ئەوەی کە بە دووادا چۆنم بۆ کردووە ئێستا ئەم لەم کاتەیە بەلایانی کەمەوە 130 ئەوانی کە لە ڕووی گەشەی جەستەیە و دوا ئەکەون و مناڵە و کچ و کوڕانە کە مناڵن هۆکارەکەی گرێتەوە بۆ فشارێکی دەرونی کە لە ڕێی توندوتیژی ناو خێزانەکەیەوە بەرێکە یاخود بەرکەوتی هەیە لەگەڵێ چەند جار کارگەیشتۆتەوە مەسەلەن مناڵ ئەگری ینی هاناهێنێ بۆ پزیشک لەبەر خاتری کە سڵحە لەبەی دایک و باوکی بکە ڕاستە توندوتیژیەکە بەرامبەر بە ژنەکە کرێ بەڵام مناڵەکە وەکو کێشێکی خێزانی ئەیبینێ ئەمە یەکێکە لە هۆکارە ئێستا بەداخۆڵم یەکێکە لە هۆکارە دیارەکانی زیابوونی گرفتی گەشە لە مناڵانە یەکیتر لەو کێشانی کە بۆ مناڵ دروستەکات ئەم گرفتە خێزانیانە ئەم توموتیژیانە بریتە لە کردارێک کە پێوتێ ڕوبینیشن یعنی بۆ نمونە دایک و باوکە شەڕیانە بێکەوە مەسە ئەگەر باوکە عزێتی دایکی با لە بەرچاویە ئەم مناڵە نازانێت چی بکەن ڕەتفعلی نییە ناتوانێت هیچ شتێ بکات چکە ئەویش لە باوکێ ترسێ لەم کاتەیە ئەم مناڵە شتێک یاخۆ بڵێن حاڵەتێکی سایکۆلۆژی بۆ دروستە بێ ئەم توموتیژیە ئەم مەشەدانە ئەچێتە نەستیەوە ئێمە دوو بەشمان هەیە لە مرۆڤ هەست و نەست ئەو شتانی کە قودرەتی بەسەرانەی ئینسان هەر تەمەنێ بێ ئەچێتە نەستیەوە یان لە خەوە دەرێبڕێتەوە یان بە کۆمەڵی وێنی تر دەرێبڕێتەوە یەکێک لەو کردارە ناتەندروستانی کە مناڵ تووشێ بێ بریتێ لە ڕوبینیشن و جۆرێک لە کاوێژی پێڵن چۆن تەشبیهات نەبێ ڕووی جەنابتان و بێنان بە دوور بێ چۆن حیوان کاوێژەکات خواردنەکەی مەعیدەیەکی ڕێتەوەی خواتەوە زۆر جار لە نەبوونی خواردنا یان لە فشارێکی زۆرە مناڵەکە وای لێ خواردنەکەی خۆی گێڕێتەوەی خاتەوە دەمی ئەیگوێتەوە جای تر مناڵانە ئەناسرێنەوە یان چۆن ئەزانیت کە تۆ ئەم کێشەی هەیە ئەم مناڵ کە هێت هەندێکیان بۆنی دەمیان ناخۆش هەندێکیان گەشیان دواکرێت تەمەن ئەوەی کە زۆری نیشانەکانە کە گەشەی دواکرێت چکە وەختێک گەکاتە لە ئێمە
دەمێنەیە کە بۆنی دەمی ناخۆش و دایکی هێنێ ئەڵێ بۆی دەمی ناخۆش و کە هێنێت چەند مانگ بەسەر پرۆسەکە تێپەڕێەوە گەشەی مناڵش پرۆسێکی سریعە بە تایبەتی لە 5 ساڵی یەکەمیان زۆر بە خێرای زیاکە بە تایبەتتر لە 2 ساڵی یەکەمە بۆیە زۆر بە زەقی پێیان دەرگە چکە حاڵەتی کاوێژ ئاتە لە مناڵی خوارد و ساڵە زۆر واردە بۆ یەک ئەم هەموو ناڕەحەتی و گریان و لە عزێت و قریشک و ڕەبین لە ماڵەکە وێنەکەت ئەچێتەوە ناوە بە کۆمەڵک حاڵەتی داتە دروست دەرێ ڕێکێکتر لەوانە خەمۆکی مناڵە یعنی مناڵ هاتۆ بەڵام دایک و باوکی بەیەک و هاتون شەکوان کۆ لە مناڵەکەمان پێ ناکەنێ قسە ناکەنی قسەی دواکەوتووە تەسەورکی قسە دواکەوتنی کە لەو کارەکانی گرفتی کێشەی خێزانیە یعنی تا ڕەتفعلی مناڵەکەیە لە بەرامبەر ئەوەی کە دایک و باوکی ئەیکەن بەڵێ ناتوانێت کەس نییە تەژیعی کافێری شتی بکات ئەو قوتابخانەی کە قەرارە مناڵە فێری زمان کات ئەو قوتابخانە داخراوە بەڵێ چۆن قوتابخانە بە کۆرۆنا داخراوە قوتابخانە بۆی تو دووتیژە داخراوە تۆ مناڵ کاینێکە پێویستە بەردەوام لە چواردەوەرەکەی شت وەرگێ یخود کە چواردەوەرەکەشی هیچی ناتێ لە کێو شت فێر بێ تۆ بێنە بە چوار ماڵێ بخات چواردەوری ژوورێک و کەسی لەلا نەبێ ببێ بە 10 ساڵی هیچ فێر نابێ هیچ کەلیمێک فێر نابێت بۆی ئەمە یەکێکە لە دەرهاویشتە هەرە ناخۆش و هەرە ناشرینەکانیش لە کۆمەڵگای ئێمە ئەگەر دایک و باوکیشی گەنج بێ باجی ئەو ناڕێکی و نائارامی ناو خێزانەکەی ئێوە بێ ئەوەی هەندێک جار هەست پێ بکەین مناڵەکان تووشی حاڵەتێکی دەرونی سەختە بن ئایا ئەو خەمۆکی مناڵی کە باست کرد هەستەکەی بۆ نمونە لە چەند مناڵ چەندی ڕوبەڕووی ئەم حاڵەتا بێتۆ لەوانی کە سەردانی تۆکەن من ئەوەی کە عرجە نابێت کەم تەنها تاوان ئەحسایەکی بەرچاونیە لە مۆزوعە لە کوردستانە و لە جیهانیشا ڕۆژ بە ڕۆژ ئەم شتە لە گۆڕانکارێ وەلو ئەم فتری کۆرۆنا زۆر شتی دواخستوانی تەنانەت دواخستنی هەندێک مەسادی کتێبی ڕسمی کە ساڵان لە وقتی خوا دەرەچێت ئەوش دواکەوتوانی ئەوەندە کاریگەریە بۆ کۆرۆنا تەمەناکەین ساڵی داهاتوو شەڵا ساڵێک بە دوور لە کۆرۆنا و ژیان گەڕێتەوە بۆ دۆخە ئاسایی و ئاشتیش جاری کە باڵ بە سەر جیهانا بکێشێتەوە و خێزانەکانیش بەتایبەتر ئەوەی کە بە نمونە ڕۆژانە ئەیبینی ئێمە چ لە نەخۆشخانەکان و چ لە کلینیکەکان حاڵەتەکان کە من بە خۆشحاڵێ بەڵام لە چاو ئەوەی کە هەیە زۆرە ینی هەر نەبوو لاستڵا لەوە چ لە ساڵێکە تۆ لەوتی دکتۆرم 10 ساڵە دکتۆرم چەند حاڵتێکی کەم دیوە بەس تۆ لە مانگێکا چەند حاڵتە بینی ئێستا بەداخەوە دکتۆری مۆلات بەڵام باس لەواکەینەوە کە ئایا ئەو دایک و باوکانە کە هەست بە مناڵەکانیان ناکەن یاخود هیچ ڕەتفعلێکی مناڵەکانیان نبینن چۆن مناڵەکانیان بناسنەوە کە کێشەیەکی دەرونی کۆمەڵایەتیان هەیە دێمەوەلات دکتۆرە ئێمە باسمان لەوە کرد کە کچانی خوار 18 ساڵ یاخود هاوسەرگیری پێشوەخت جۆرێکە لە توندوتیژی جاری وا هەیە خۆی توندوتیژەکەی بەرامبەر کراوە هاوسەرگیری پێشوەختی پێکراوە جارێکی تر توندوتیژی بەرامبەرەکرێتەوە کاتێک کە دووگیانە یاخود کاتێک کە لەو ژیانەیە ئەمە چۆن بەداخەوە ئەم دیاردەیەش زیایی کردووە ئێمە ساڵان وەکو دکتۆر کۆچەر وتی ساڵان هەندی حاڵەت هەبوو زۆر بە دەگمەرەمان بینی لە ساڵێکا جارێ دووجار حاڵەتێکی وامانە بینی بەس ئێستا ماگانە داتامان هەیە لەسەر ئەو کچانەی یا ئەو ژنانەی کە دووجیانن بۆ نمونە لە فترەی دووجیانیایەتی و مێردەکەی یا هەندێک جار پیاوێکی دراوسیان هەندێک جار برایەتی هەندێک جارێکێکی لێ ئەیە شەڕی لەگەڵاکە و لێ ئەیە ئەو لیانە بۆ خۆی جستەی وەکو جەستە باسی بکەین لەوانەیە دەستی نەشتێ قاچی نەشتێ ژنەکە دووگیانە بەڵام هیچ شین بوونەوە شتێکی لەسەر دێر نەکە بەڵام بەڵام مناڵەکەی لەبارەچێ بۆ نمونە ئەکرێتە سەرخوێن و ئەبێتە هۆی لەبارچوون بۆ خۆی کردداری لەبارچوون خۆتە زانی هەم لە ڕووی جستەی و هەم لە ڕووی دەرونیەوە وەکو شتێکی زۆر ناخۆش و قبوڵی ناکاژنەکە هەندێکیان ئەوانەی کەسکیان پڕە و دووچاری لێیانە بن ماگانە ئێمە ئەم شتەمان هەیە چەند حاڵەتێکمان هەیە مناڵەکەیان پێشوەخت لە دایک دەبێت واتە بێتە هۆی ئەوەی کە بکەونە سەر ژان چونکە بۆ خۆی ئەمە سترێسێکی زۆرە لە سەر دایکەکە ئەبێتە هۆی کە ژانی مناڵبوونی دەست پێ بکات پێشوەخت مناڵەکەی هێشتا 7 مانگە یا 6 مانگە یا 8 مانگە ئەکەوێتە سەرژان مناڵەکەی ئەبێت بێگومانە مناڵێکی پێشوەخت کە لە دایک ببێت چەندەها گیر و گرفت بۆ خۆی و بۆ دایکەکە و خێزانەکە و کۆمەلگاکەش دروستەکە دکتۆرە ئێوە ئەتوانن ئەوە جیاب بکەنەوە ئەو حاڵەتانەی کە مناڵبوونی پێشوەختە لە ئەنجامی لیان یاخود توندوتیژی کە دێتە لای ئێوە کەیسەکان لە ڕاستیە ناتوانم بڵێم لە 100% هەندێک حاڵەت هەیە هاتۆ بۆ لامان مناڵبوونەکە ئەو هاتۆ بە حاڵەتی مناڵبوون
هیچی پێوە دیار نەبوو یا خۆی شاردوێتەوە ینی هیچ لای ئێمە باسی نەکردووە بەش پاش چەند مانگێک لە محکەمەوە کتابمان بۆیە کە داواکات دۆسی ئەو کەسیان بینێ لەبەرەوەی بۆ بەشکات اینجا دوایی لە ناو خۆیانە کە دەرکەوتووە باسییان کردووە بۆ بەشکات و اینجا هاتووە تەلای ئێمە هەندێکیشان خۆی ئافرەتەکە قسە ئەکا ئەڵێ من لێمراوە یا هەندێکیان بە شەڕۆیە ناو نەخۆشخانە ئەوانە ئەمە ڕووی یاساییەکەی چۆنە دکتۆرە ئێوە ئەو کاتە ئایا فۆرمێکی بۆ ئەکان یاخود لە ڕووی یاساییەوە پۆلیسی نەخۆشخانە ئاگادارەکەنەوە ڕووی یاساییەکەی چۆنە لە حاڵەکە ئەگەر ژنێک لەسەر مناڵبوون بوو بەهۆی توندوتیژیەوە لە ڕووی یاساییەوە ئێمە لە واقع ئەو کەسانەی کە خۆیانیان بە شەڕەکەوە کە بزانی کێشەیەک هەیە لە بینی ژن و مێردەکەیە خۆ دەزانی ژن زۆر شتی لێ دەرئەکەوێت ینی لەسەری ناتوانێت ئەواتفی مەشاعری خۆی بشارێتەوە ئەوانەی کە لێیان دەرکەوێت ئەزانی کێشەیە خێرا پۆلیسی نەخۆشخانەکان ئاگادارەکەینەوە و ئەخرێتە محکەمە و حاکم و وەرەقی شوڕتەی بۆ ئەکرێ بەڵام ئەوانەی کە لێیان دەرناکرێ و لە محکەمە دوایی وەرەقەمان بۆیێت ئەوانش دیسان هەر دیسانەوە جارێکی کە بە دوواداچوونێکی تر بۆ کەیسەکەکەینەوە بە دوواداچوونی کە بۆ ئەکەیتەوە وەرەقی شوڕتەی بۆ ئەکەیت و ئەینێریتەوە بۆ محکەمە. بەڵێ دکتۆرە لە دوای مناڵبوونێکی ئاسایی جۆرێک لە خەمۆکی دایکاندا ئەگرێ بەڵام ئێمە باسمان لە حاڵەتێکیش کرد کە زۆر جار مناڵەکەیان پێش وەخت لە دایکەبێ یا بە مردووی لە دایکەبێ لە ئەنجامی توندوتیژی ئایا حاڵەتمان هەبوو سەردانی جەنابەتی کردبێ مناڵەکەی لە دەستیا بێ لە ئەنجامی توندوتیژی لە فترەی دووگیانە؟ حاڵەتی جیاواز زۆرە توندوتیژی یەک شکڵ نییە یەک شێواز نییە توندوتیژی لەسەر بنەمای جێندەر وەکو هەمووتان ئەزانن تەنها هاوسەرگیری پێشوەخت نییە هاوسەرگیری پێشوەخت یەکێکە لە نمونونەکان یا جۆرەکانی توندوتیژی لەسەر بنەمای جێندەری زۆر جۆری تر توندوتیژی هەیە یەکێ لەوانە ڕێگەگرتن لە سەر سەرچاوەیەکی خزمەتگوزاری و کە یارمەتی ژنەکە بە بۆ نەپیاوەکە بە خۆی بە بێ قەستعی لە هۆکاری نەبوونی نییە کە یارمەتی خێزانەکەی نایە بچێ بۆ لای دکتۆر یا چارەسەری پێویست وەربگرێ یان هاتوچۆی دکتۆر و عیلاجی خۆی بکە لە کاتی پێش دووگیانی یا لە کاتی دووگیانی یان دوای مناڵ بوون بۆ خۆی و مناڵەکەی ئەمە یەکێکە لە هۆکارەکانی تر کە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە مناڵ کێشەیەکێ بێ و کێشەکە هەر تەنها ئەوە نییە کە مناڵەکە لە دەست بات کێشەکەەوەی کای مناڵەکە چۆن بەخێو ئەکات ئایا وەکو دکتۆر کۆچەر نمونەی هێنایە کە دایک و باوکەکە شەڕەکە مناڵەکە چۆن کاردانەوەی لەسەر ئەبێ یەکێ لە بابەتەکان کێمەوە لە زانستی نەخۆشی دەرونی مناڵە ئەیخوێنی یەکێ لە قانونەکانمان ئەوەیە ئەوەی لە مناڵەکە ئەیبینی ڕنگدانەوەی ئەوەیە کە لە خێزانەکە ڕوئەدات لەبەرەوە کێشەکان تەنها ئەوە نیە کە مناڵەکە لە دەست بامرێ زۆر جار مناڵەکە وەکو ئاماژەی پیالوانەیە کێشەی خواردنیە بێ لەوانەیە گەشەی دواب بکەوێت لەوانەیە خەمۆک بێ لەوانەیە فرەجوڵە بێت ئەوانەیە قسەکردنی دواب بکەوێت لەوانەیە تەرکیزی کەم بێ لەوانەیە مناڵەکە شەڕانگێز بێ مناڵ هەتا تەمەنی 3 ساڵی خۆی لەگەڵ دایکێ وەکو یەکیان ئەبینێ خۆی وەکو کیانێکی جیاواز نابینێ لەبەرەوە هەر توندوتیژیە کە بەرامبەر بە دایکەکە ئەکرێ مناڵەکەەوە هەست ئەکا کە بەرامبەر بە ئەو ئەکرێت لەبەرەوە هەمان کاردانەوەی جەستەیی و دەرونی ئەبێت کە چۆن وەکو باسی کرد دکتۆر کۆچەر کە لە نستی مناڵەکەی خەزن ئەبێت و دواتر ڕنگدانەوەی ئەبێ بە شێوەیەکی تر یەکێ لە کێشەکانەوەی ئەم مناڵانە شەڕەنگێزن یا بە شێوەیەکی تر بە پێچەوانەوە ئەم مناڵانە زیاتر قبوڵی توندوتیژی ئەکەن لە دەور و بەرەکانە مناڵێکی کەپیان ئەوترێت ترسنۆک دەرچوون دکتۆرە حاڵەتێکی ترمان هەیە ئەو ژنانەی کە دووگیانن دواتر مناڵەکەیان لەدایکە بێ دوای لەدایکبوونی مناڵ بۆ ماوەی چەند مانگێک هەست بە جۆرێک لە خەمۆکی وە بێتاقەتی ئەکەن ئەم جۆرە لە خەمۆکی چۆن ئەتوانین شی بکەینەوە ئەگەر وەکو هۆکار باسی بکەین یا وەکو نمونە جارێ باسی بکەین لە 180 ژنان دوای مناڵبوون تووشی حاڵەتێکی دڵتەنی کەم ئەبن کە پێوترێ پۆسپارتەم بلو ئەنی وەکو دڵتەنیەکی کەمە کە دوای مناڵبوونە لەوانەیە چەند ڕۆژێ بخانێ لە 10 ڕۆژە خۆی باش بێت لەوانەیە دڵخۆشیشی تیا بێت تەنها دڵتەنی نییە بەڵام مەزاجیان زوو ئەگۆڕێت بەڵام لە ڕێژەیەکی کەمتر کە لە چاو لە 180 کەمترە بەڵام بۆ ژنان زۆرە بە شێوەیەک لە 120 ژنان لەوانەیە تووشی حاڵەتێک ببن کە بە زۆری لە 3 مانگی یەکەم بەڵام دواتر لە 6 مانگ و هەتا ساڵێکیش ئێمە بە خەمۆکی دوای مناڵبووندا ئەندێت کە تووشی حاڵەتی خەمۆکی ئەبن و ئەمەش تەنها بە خەمۆکی دەرناکەوێت لەوانێت دڵە ڕاوکێکی زۆری تیا بێ لەوانەیە
حاڵەتی ئەوەی کە وەسوەسەیەکی زۆریان هەبێت لەوانەیە بێتە حاڵەتی زوهانی کە دەنگ بە بیستن یاشت بێتە بەرچاوان ئەمە باسی دایکەکان ئەەکەین تقریبان لە سای 20 ژنان لەوانەیە تەجروبەی ئەمە بکەن بێگومان حاڵەتی هۆرمۆنی تێکچوونی هۆرمۆنی هەرچەنە عیلم زۆر باسیەکە بەڵام وەکو زانست نەسەلمێنراوە بەڵامێکی لە هۆکارەکان بۆدا ئەندێک کە هۆرمۆنەکان بەرزونزمی هۆرمۆنەکانی جستە هۆکارێکە بێگومان کێشە کۆمەڵایەتیەکان و هۆکارە کۆمەڵاتیەکانیش دەستیان هەیە لەمەیە بۆ ماوەی هیچ نەخۆشیێکی دەرونی نییە بە تەنها بڵێ یەک شت هۆکارە کۆبوونەوەی کۆمەڵە هۆکارێک بەیەکەوە کە یەکانگیر ئەبێت و ئەکا ئەو حاڵەتە دەرکەوێت چۆن ئەم دایکانە بزانن کە ئەم حاڵەتیان هەیە یاخود چۆن هەوڵ بن تیپەڕێنن و تا بەسەر یازاڵ بن یەکێ لە ئەو شتانە بەداخەوە کە لێرەوە باسی ئەەکەم لەوانەیە ئێمە وەکو دکتۆری دەرونی دواهێمین کەس بین کە ئەو حاڵەتانە ئەبینین پێشتر ئەبرێن بۆ لای شێخ و مەلاو لەوانەیە هەنێکیان لەیانیشیان خواردووە بە حساب ئەمە جننی و جن چۆتە لە شیانەوە هەنێک شتی لەو بابەتانە دواتر هەنێکیان ئەچن بۆ لای پزیشکی ژنان کە بەڕێزەوەنێ پەیوەندێکی باش هەیە لە نێوانمانە کە پزیشکی ژنان خوان ئەزان کە حاڵەتەکە دەرونی ڕانی لای ئێمەیەکەن ئێمە هەنێ حاڵەتە زانی کە ئەمە جستەیە ڕانی لای ئەوانیاکەین ئەمە باشترە یارمەتی ئەو خێزانانە ئەیە کە هۆشێکی وایە نییە ئاگاداریکی واهیان نییە کە ئەم حاڵەتە دەرونی ئەبێ دکتۆری دەرونی چارەسەری بکە لەبەرەوە لەلایەن پزیشکە بەڕێزەکانی بوارەکانی ترۆ بە تایبەتی پزیشکی ژنان و مناڵبوون ڕەوانەی لای ئێمە ئەکرێن هەنێ حاڵەت هەن کە خۆیان یا نەخۆشی تریان هەیە ئاگاییەکیان هەیە معلوماتێکیان هەیە نەخۆشەکان ئەهێن بۆ لای ئێمە ئیتر ئەو کاتەش ئێمە گومان دەستنیشان ئەکرێت و چارەسەری پێویستی بۆ ئەکرێت دکتۆر کۆچار دایک و باوکە گەنجەکان ئەو مؤشیرانەتین یاخود ئەو ئاماژانەتین لە مناڵەکانیان بیخوێنەوە کە مناڵەکانیان کێشەیەکی تەندروستی دەرونیان هەیە ڕاستێکی ئێمە وەکو ئەرزی نابتم کرد سەرەتای بەکە بەعانی با بڵێن سەرەتایی یەکەم مناڵ یەکێکە لەو کاتانی کە زۆر هەستارە بۆ دایک و باوک زۆرترین گرفت بەرامبەری لە مناڵەکەی چۆ بڵێن کە ڕوبەڕووی بێت ئەوەیە کە هیچ هۆشاریکی نییە سەبار بە پەروەردەکردنی مناڵ کە لە تەمەنێکی کەمان شووی کردووە یا باگراوندێکی نییە بە تەنیاژی جاریوای دایک و باوکی کچەکەیان کوڕەکە یارمەتی دەدین لەگەڵیانە خۆشیان گرفتیان هەیە بێکەوە ئەمانە و نەبوونی سەرچاوی خوێنەوە بەڕاستی خوێنەوەژێکێکە لەو گرفتانی کە لەم هەرێما بەڕاستی بۆتە کارەسات ینی ئەحسایەکم خوێندوەڵێ لە 80 کەس لە هەرێم لە ساڵێکا یەک لاپەڕا خوێنێتەوە ینی کارەساتە و ڕقەمە شتیوا لە مێژووی مرۆڤایەتیشانە بۆ ینی ڕقەمێک بەڕاستی من دوێنێ گریامە هاوبووی تۆکە ڕۆشنبیریکی نەبێت لەسەر پەروەردەی مناڵ بە هەزاران کتێبێت لەسەر پەروەردەکردنی مناڵ منەسەر هەر بۆ لە کلینیکەکەی خۆم لەو ئەو کتێبخانەی کە دامناوە هەمووی پەروەردەکردنی مناڵە لە لەدایک بوون و هەتاوەکو فتری هەرزەکاری و 18 ساڵی دکتۆر پێتوانێت کتێبگە ئەمانە هەیە بەڵێ ئاستی وشیاری و خوێندنەوە ئەمە مەسلێکی زۆر گرنگە بەڵام زۆر ناوچەمان هەیە دەستڕاگەشتنیان نییە بەم حاڵەتانە پێتوانە بە میدیا ئەم کە لێنە پڕکاتەوە تۆڕەکانی ئینتەرنێت گەیشتۆتە هەموو کونج و قوژنیشی دنیاانیەوە شتێک نیە بڵێن وڵا تەنها بە کتێب دەستیەکەوێت هەر بنووسە تونند و تیژی یاخود پەروەردەکردنی مناڵ هەرچیت بێت دەستەکەوێت لە ئینتەرنێت ئەوە نەما بڵێ وڵا کەسفرێ ئەنجا مناڵێکمان هەیە 6 ساڵە سێرچەکە لە ئینتەرنێت ینی ئەوە نەما بڵی جیلێک دروست بووە کە هیچ دەنازن بەعکسەوە جیلێک پێیا بووە لە 7 ساڵیە زۆر شەزانێکە ئێمە زۆرجار پێی پێناوێن بەڕاستی بەرنامە ئەنجا ئەم کێشانە کە لە بینی دایک و باوکە ڕۆیە دەنگ بەرزکردنەوە لێک تووڕەبوون و عەزەدانی دایکی مناڵەکە لەلایەن باوکیەوە ینی زۆر کارەساتی گەورەتر ڕوویداوە کە ینی وەکو دکتۆر ئەنشمیل ئاماژەی پێکرد مناڵ هاتووە ینی شکڵێکی ئۆتیزمی وەرگرتووە چەند دکتۆریەتی ئۆتیزم نەبووە دوای دەرکەوتەکەم دایکواکە گرفتیان هێبێکەوە ئەم کوڕە چەپێنراوە وای لێ هاتووە ئەم مناڵە کچ بیا کوڕ وای لاتۆ کەسێکی هاروهاش دەرچووە کەسێکی حروک دەرچووە توموتیش دەرچووە یعنی مناڵمان هەبوو من لە ناو کلیکە بە شارێکی ئەری چکۆ لەمانەیە مناڵمان هەبوو تا هاتۆتە ژوور لە چاپێ مناڵیەوە و هەر ئەم مناڵانە گرفێکی تریانەیە کە حەزم کرد باسی بکەم لەم بەرنامە بەڕاستی ئەو مناڵانی کە تونند و تیژی خێزانی ناو خێزانەکانیانە زۆرە مناڵێکی ترسنۆک و شەرمن دەرەچن هەنێکیان ئەمانە زۆر معڕەزن بووی کە دەزرێژی بکرێتە سەر مناڵانە لە ڕووی جەستەیەوە عزێ دەدرێن دەزرێژیان نەکرێتە سەر ینی ئەمە ڕەنگە دکتۆرەوان چەندین منێوان بینی بۆ لە علامی شابینیمانە کە لەلایەن کەسە نزیکانیان ئیستیغلال دەکەن کە مناڵێکی شەرمن و ترسنۆکە ناوێری هیچ شتێ بڵێ ئەزانێ ئەوەی کەسێک کە ڕازی دڵی خۆی لاکات ناوێری بیکە
بۆیە مەجبورە بێدەنگ بێ هەرچێک بێت تەنانەت ئەمە سەرکردە سەر هەندی ئافرەتیش من دایکی مناڵەکە هاتووە قساکات هەنە شتێ بە دزی مێردەکەی و قساکە کە مەسەرەن مناڵەکەی ئەم کێشێ بۆ نمونە مناڵەکەی شەو خۆی تەڕەکە هەر سادەترین کەلیمەیە کە بۆ ئەمە تونوتیژێکە بەرامبەر مناڵەکە و دوجار بەرامبەر دایکە چۆن بەرامبەر مناڵەکە بەرچای مناڵێکی حەو ساڵە وەڵام مناڵەکەم شانە میزەکە بەخۆە ئەم کەلیمە نابێ بەکاربێ بۆ ئەبێ بڵێ مناڵەکەم شەو خۆی تەڕەکە بۆ نمونە ئەم کەلیمە مناڵەکە لە خۆ پێکەنە هەستەکە کە شتەکە ڕێک بۆ ئەم کوڕە کەسێتی بۆ گەڕایەوە یعنی هەست بە شەرمەکە بەوە تو بەمانە کەسێتی مناڵەکە کوژی ئەمەش تونوتیژیە یان ژنەکە ناوێرە لە بەرچای مێردەکە بڵێ مناڵەکەم شەو خۆی تەڕەکە ئێڵە تۆ چۆن دایکێکی نابێ ئەبێ تا بای نەخێ بەدە مناڵەوە بۆی خۆی تەڕەکەی خۆت داویژی ئینسانە ئەمە نەخۆشیەکە ئەبێ تێبگا کە ئەمە گرفتێکی واتە تێنەگەشتن لە جۆری نەخۆشیەکان لە هۆشیاری تەندروستیە لە لەن دایک و باوکەوە ئەمانە جاریا بێتەوەی کێشە ناخێزانەکە تەسەور کە دایک و باوک لەسەر شەو خۆتەڕکردنی مناڵان لێک جابنێت یانیار لە ئازارێکمان هەیە پێڵەن کۆلیک ئینفەنتال کۆلیک دکتۆرەوە نەزانم بینەرانی بەڕێزیش ئەوەی دایک بێت و ڕەنگە جەنابیشت بیست بێتە ئازارێکمان هەیە لە سێمان یەکەمە لە مناڵایە گریانێکی بێشماری تۆند بە تایبەتی شەوان طبعا لە کتێبی مناڵانە بە نەسەڵێ و کاتانی کە دایک و باوکە کە باوکی لە ئیشێتەوە طبعا لە ئەوروپا دوای دوانزێتەوە ئەم مناڵانە جاری وەها بۆ سەری کێشا بۆ جابوونەوە پیاوەکڵێت تۆ دایک نێگە دایک وتی ئەم مناڵاوە ناگری خوددایک چی لێ بکانی هەر سروشتی مناڵەکە لەو چەند مانگەوەیە لە ئەوروپا مناڵ هەبووە لە شوقەکە دەریان کردو کە سوکارێک دراوسەکەی شکاتێک تۆنە ئەم ژنە نازانێت مناڵ بەخێوکە شورتەش پێش بگەڕێتە بۆ بەحیسێکی اجتماعیان دکتۆرێک ڕێی دکتۆری بەردێ قراری بۆ دەرچوو دوای ماڵەکەی گەڕاوەوە تعویزی شامە کراتەوە ینی گرفتەکە عالەمیە هەنێک کێشە هەیە هەموو جیهانی کردوتە نەگەر ئێمە بەڵام لە وڵاتی ئێمە هەندێک شتێ زۆر بربەریانە زیاکە یعنی ئەو ڕێژانە ناکرێت بۆ شێوە بۆ خێرای زیاب بکات ینی هەموو جۆرەکانی تونند و تیژی بەرامبەر بەدایک و مناڵەکانیشە بەڵێ دکتۆرا دێمەوە لای جەنابەت باسمان لەوە کرد کە لە حاڵەتی دووگیانیە تونند و تیژی هەیە و حاڵەتەکان خەریکە زیاکە لەم حاڵەتەیە تۆ پەیامت چییە چونکە ئەو مناڵی کە لە دەست ئەچێ یاخود ئەو مناڵی کە لەبار ئەچێ یاخود ئەو مناڵی کە پێش وەخت لە دایکە بێ مناڵی دایکە کەشە و مناڵی باوکەکەشە و زۆر جار تونند و تیژیەکە لە باوکەکەوەیە کەواتە زەرمەندبوونی هەردوولایە ئەگەرچی دایکەکە بەهۆی هەستەکانیەوە سروشتی دایک بوونەوە قوڵترە بەڵام هەمان شتە بۆ باوکەکەش پەیامت چیە بۆ دایکان و باوکان لە قۆناغی دووگیانیە لە ڕاستیە خۆی پەیامەکە بێ بە ئەو کەسە بێ کە تونوتیژەکە بەکارێنێ کە پیاوەکەیە ئەمەوێ چۆن ژن کە پێویستە لە وەختی دووگیانیا کە بڕیاریە دووگیان بێ پیاویش بە هەمان شێوە هەندێ ڕۆشنبیری هەیە لەسەر دووگیانی بیزانن ئەبێ پیاوەکەش بیزانێ و ژنەکەش بیزانێ خۆ ئێمە ناڵین هەموو کەسێک هەموو چین و تۆژەکانی کۆمەڵ چونکە ئەوە مەحاڵە هەموو کەسێ وەکو یەک بەڵام هیچ نەبێ ئەوانەی کە خوێنەوارن دووگیانی ڕۆشنبیری و خۆیان ئامادە بکەن خۆیان ئامادە بن خۆی بڕیاریەوەی کە تۆ مناڵە ببێ مناڵێ بخەیتە ژیانەوە بڕیارە یعنی قەرارێکی حیاتە ئەو دوو کەسە هەردووکیان بەشدارن تایە ئەبێ پیاوەکەش و ژنەکەش بە هەمان شێوە هەندێک شت هەیە لەسەر دووگیانی بیزانن بۆ نمونە دووگیانی مەرحەلەیەکە کە ژن تایە هۆرمۆنەکانی وەکو دکتۆرە وتی هەندێک هۆرمۆنەکان بەرزەکەن بەرزە بنەوە ئەو بەرزبوونەوە ئەو هۆرمۆنانە بەدەست خۆی نییە ئافرەتەکە هەندێک جار خەمۆکی بۆ دروستەکە هەندێک جار عەسەبیەتی بۆ دروستەکە ئەبێ پیاو ئەمە بزانێت ئەمە بزانێت تەقدیری ژنەکەی بکات کە سکپڕبوون ئەم شتانەی لەگەڵا هەیە مناڵبوون لە دوای مناڵبوون ئەم شتانە هەیە پێویستە خەڵک ئەم ڕۆشنبیریانە هەیە بیزانێت اینجا بڕیاریەوە بەڵام دکتۆر دوا پەیامت بۆ ئەو دایک و باوکانەی کە گفتوگۆ بە دەنگی بەرز لێک تێنە گەشتن کێشەکانیان لە بەردەمی مناڵەکانیان یەکاڵاکەنەوە من لێرەوە داواکەم هەر دایک و باوکێک ئەگەر خۆیان بە شایستەوە نازان ببمە دایک و باوک با مناڵ نەخەنەوە بەڕاستی مناڵ خستنەوە ئەرکێکی ئاینی ئینسانی کۆمەڵایەتی یعنی جینگەی جیهانیە بەڕاستی پێویستە دایک و باوک ئەم شعورە بزانێ هەر کاتێک زانی لە ئاسیەم بەرپرسێتیانە مناڵی نەبێت زۆر باشترە وەگلوی کە مناڵ بێت تووشی چەنەها دەرد و گرفتی کۆمەڵاتی بکات بەهۆی کار و هەڵسو کەوتە ناشایستەکانی خۆیانەوە نەبێتە هێنێ قسەکە بە نوعی تری ژەمە باسکەم ینی ئێمە چەند جار حاڵەتی ئاومان هەبووە
کە بەڕاستی دایکەکە لەگەڵ باوکەکە کێشەی هەبوو واتە دایکەکە زاڵۆ بەسەر باوکەکە یعنی تونند و تیژی خێزانی زۆر جار باڕاستی پێچوانەش ڕووەدا ئەمەشمان بینی ینی من هەر بۆ نمونێک باسکەم کە ڕەنگە بینەران ینی خەندە بیانگری لەم قسەیە کە خۆی بەڕاستی جێی کارەساتە جێی گریانە ینی پیاوێکە بووم حاڵتێکمان هەیە حاڵتێکی دەرونیە پێڵێن HYS هیستریکەڵ ینی دایک ئەو کەسەی کە تونند و تیژی بەرامبەرەکرێ خۆی وکو نەخۆشێک دەرەخەوی هەن بۆ نەخۆشخانە جارێک پیاوێکیان ئاوا هێنابوو بۆ نەخۆشخانە لە بەشی فراکەوتن بووین هەناوی کەوتە بوو لێم پرسیوتم بۆ ئاوای ژنەکەی هێنابێژە وتی وڵات دکتۆر هەر کات لی تووڕە بەم پیا ئاوای دێ یعنی جاریوە پێ پێچوانەوەم شتەڕە بەڵام دوجار کاریگەرەکە لەسەر مناڵان بۆ تکا لە دایکان و باوکانەکەم کێشی خۆیان بەیەکۆ باسکەن دوور لە مناڵەکان مناڵان نەکەنە بەشێک لەو منبلانی کە هەیەە مناڵ کائینێکی پاکە بێگەردە هەر چیەک هەوێ لە ناو خێزانە ئەم تۆمارێکە لە مێشکیان بووی نەبێتە زەحیەکی قوربانیکی سەرسەختی تونند و تیژەکانی بینی دایک و باوک مناڵەکانتان پارێزن تاوەکو کۆمەڵگەش پارێزرا بە لە داهاتوو. دکتۆرا دێمەوە لای جەنابەت دکتۆرا بوونی کێشە دەرونیەکان هەر وەک کێشەیەکی کۆمەڵایەتی یا هەر وەک کێشەیەکی ئاسایی ئەکرێت ببێت واتەوە ئەکرێت ئەو ژنانەی کە هەست بە جۆرێک لە نیگەرانیەکەن لە هەر شتێک ئەتوانن سەردانی ئێوە بکەن پەیامەت چییە بۆ ژنان کە کاتێک سەردانی ئێواکەن یا چۆن بڕیار بن سەردانی ئێوە بکەن؟ بێگومان بڕیاری سەردانکردنی هەر دکتۆرێک یا هەر دکتۆری سپۆرێکی تایبەت بەشێکە اختیاریە هەڵبژاردەیە کە تۆ ئازادی لەوەی بڕیار یان نە بەشڵام بەشێکە پێویستیە کاتێکە تۆ ئەزانیت کێشەکانت ئەوە زۆر بۆ ناتوانیت کۆنتترۆلکەی بەسەریانە ناتوانانی مامەڵەکان بەباشی بکەی خەوت باش نییە خواردنت ڕێک نییە کاتێکە زانی کە تۆ پەیوەندیەکانت لە ناڕێکیە پەیوەندی کۆمەڵایەتەکان ئایا پەیوەندی خۆت لەگەڵ هاوسەر و مناڵەکان تا یا پەیوەندی تۆ لەگەڵ کە سوکارەکە تا یا لەگەڵ خێزانەکە تا خوشک و براواکە کە ئەزانی ئەم شتانە بەڕێکی ناڕوە بێگومان لێرەیە بچووکترین نیشانەیە کە ئەمانە هەمووی بۆ ئەوی کە تۆ پێویست بۆ یەک ڕاوێش بکەی لەگەڵ کەسێکی پسپۆڕ و شارەزایە بۆ ئەوی بتانی یەکەم شت لە خۆت تێبگەی ئایا ئەمە چیە ڕوئایە ئایا کێشەکەی من چییە ئایا ئەمە پەیوەندی بۆ کێشە کۆمەڵایەتیانەوەی کە ناتوانم کۆنتترۆلی کەمیان ئایا نەخۆشیێکی دەرونی بوونی هەیە ئەم شتانە بێگومان لە لای پزیشکی پسپۆڕی دەرونی زیاتر ڕوون ئەبێتەوانێ و چارەسەری بۆدا ئەندێت ئەگەر وەکو پێشتر ئاماژەم پێەیە ئێمە یاسایەکمان هەیە یان خاڵێکمان یەکێک لە خاڵەکان هەمووینە کە ئەو کێشانەی کە لە مناڵێکە ئەیبینین ڕنگدارەوەی ئەو کێشانەیە لە خێزانەکەی ئەمە بۆ لۆمەکردنی خێزان نییە بەڕاستی ئەمە بۆ دۆزینەوەی سەرچاوی کێشەکانە ئەمە یارمەتی دەرەکە بزانین ئێمە چی ڕوئە چکە زۆر جار کێشەی مناڵەکەش لە خێزانەکەی ڕەنگایەت ئەگەر مناڵێک بەڕاستی نەخۆش بێت حاڵەتی وکو ئۆتیزمی هەبێ یا حاڵەتی فرەجوڵی هەبێ دایک و باوکەکەش پێوی پەرێشان و ناڕەحەن و لاوانێ بێ بەهۆی کێشە و تونوتیژی لە نێوانیانە چکە تێناگەر مناڵەکە چییە من حاڵەت هەبووە دایکەکەی کە لە لیژنەیە بینیومانە تەشخیص دەستنیشانی نەخۆشیەکەمان بۆ کردووە وتی پێشتر من زۆر لە مناڵەمەیە بەڵام ئێستا تێگە مناڵەکەم نەخۆشە ئەبێ یارمەتی بەم نەک لێ بم کەوتە ئەمە ڕۆشتن بۆ لای پزیشکی پسپۆڕ ئەم شتانەش یارمەتی ئەیە کە ئەم شتانەش ڕوون بێتەوە ئەم شتانەش باش بێت بەڵام یەکی تەنها یەک ڕێنمایی ئەخیر ئەڵێم ئەویش ئەوەیە کە ئاساییە نەک ئایبێ پێچوانە و شتێکی زۆر باشە داوای یارمەتی بکە هەر کاتێک کە پێویست بوو دەستخۆش دکتۆرە نەشمیل پسپۆڕی دەرونی دکتۆر کۆچەر پسپۆڕی مناڵان و تازە لە دایکبووان دکتۆرە شلێر بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی مناڵبوون زۆر زۆر سوپاس بۆ ئەم گفتوگویانە بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەک دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن.